ڕێز و سڵاو و خۆشەویستی بۆ سەرجەم بینەرانی کوردستان 24 ئازیزان ئەمە زاهیر عەبدوڵڵاوە میوانی بەرنامەی سەرەکی بەرنامەی کاروانە بەرنامەی کاروان ئەو جارە ڕوو لە شاری کورێ دەکات فەرموو باڕ سڵاو دەبێ کاکی بەڕێزم چۆنی باشی حاڵت سەلامەتی ئەم دەناسوێنیا ئەم زاهیر عەبدوڵڵامە بەخێر بەسەر جەناب ناوچە عوسمان ئیبراهیم باشە بە قوربان دەوم سەفەرێکی خۆشمان لە پێشە دەچینە شاری کۆیە باش نییە زۆر باش بەرنامەی کاروان لێ دەکەیت باشە لە کۆیە یاڵا بەخێر خەڵکی هەولێرێمە بەڵام خزم و کەسمان لە کۆیە هەیە و زاوای کۆیانیشم هاتنچۆنی زۆر هەیە لە کوێ بەڵێ دەچینەرێ وەڵڵا سام سیارەکەم لێ ڕاتێ سرفی لێ دەم بەخۆی دەستە کۆیە بکە ساڵە 1970 کۆیا دبە قەزا 7 کیلۆمتران ji rojhilatê bajarê Hewlêrê dûr dikeve rûberê 2005 kîlometr çar goşe ye 1206 metran ji asta deryayê bilind e rûnişmanê vê qezayê 95246 kesin zêdetirî heştê cihên şûnewarî lê koya hene ku lêrê birûn xwarinên herî navdarin. کاکە ئێوارەتان باش مەرحەبەتان لێبێت چۆن چاکن ئەحواڵتان یاڵڵا کاک زایری گوڵ بەخێر بێ چۆنی بەخێر بێ سەرچاوم زۆر بەخێر بێ جەناب چۆنی بەخێر بێ بەخێر بێ هەتان باش مادی نەبوو سەرچاوم بۆ وەزەکەم لێ تێکدان فەرموو داش چۆنن ئەحواڵتان سەحەتان باشن خۆش بیا خۆشی بەخێر بێ زۆر سپاس چاوتان ماز دەکەم بژیت خۆش بیاخوا طبعاً بەرنامەی کاروانمان هەیە هاتینە شاری کۆیە و معقولیش نییە بینە شاری کۆیە و سەر لە تیپی باوەجی کۆی نەدەین بەخێر بێن هاتینە بەسەرتان بکەینەوە ئینشاڵڵا قسەی خۆشی دەکەین ئینشاءڵڵا بەخێر بێن سەرچاوان زۆر بەخێر بێن کاک پشتیوان ئێستا جەنابەت سەرۆکی تیپی باوەجی کۆی حەز دەکەم پوختەکی تاریخی ئەو تیپەی سەرەتا چۆن دامەزرایە و ساڵی چەند بوو ینی ئەوها بە کورتی چەش بەڵێ دیارە مێژوو تیپی باوازی کۆنا یەکەم جار لایەن چەند هونەرمەندێکی شاری کۆیەوە لە ساڵی 1950 دامەزراوە ئەو تیپە بەردەوام بۆ لەو کاتەوە چەندین کار و چالاکی لە شارەکانی تری کوردستان و لە کۆێژ ئەنجام داوە لە ساڵی 1972 بە ڕسمی ئیجازەی لە وەزارەتی ڕۆشنبیری بەغدای ئەو کات وەرگرتووە بەو پێش بە پێی ئەو مێژوەش کۆنترین تیپی کوردیە لە کوردستان کە تاکو ئێستا لەو ڕۆژەوە کە دامەزراوە بە بەردەوامی بە ئیش و کارەکانی خۆی دەبێت زۆر ڕاستە ئەمن فترەی بڵێن پاش هەفتایەکان و ئانە بەبیرم دێ ینی تیپی باوەجی کۆیە
هیچ کاتێک مستەوای کەمتر نەبووە لە تیپی مۆسیقای هەولێرێ تیپی مۆسیقای سلەیمانی شان بەشانی وان ینی ناوبانجی هەبوو بەرهەمی هەبوو شتی جوانی هەبووە ئەو کاتەی کە لە تەلەڤیزیۆنی کەرکووک بە ڕشسپی گۆرانەکانیان تۆمار کردو ئەو برادرانەی لە تیبوون ئەو کاتی باسە بکەی پێم دیارە لە دوای ئەوەی کە بە ڕسمی ئیجازەی وەرگرتووە لە 1970 تیپی باواجی دەنگدانەوەیکی گەورەی هەبوو بە حکمی ئەوەی کە توانی لە تەلەڤیزیۆنی بەغدا ئەو کاتە لە بەغدا تۆمار چەند گۆرانیی بە ڕەشوسپی بۆ تۆمار کرا بێگومان هەتا ئێستاش ئەو گۆرانیانە لە گوێی خەڵکدا ماونەتەوە و تیپی باوازیش بەو ڕنگدانەوەی ئەو کاتەوە هەتا ئێستا ناسراوە لە هەر شوێنێک لە کوردستان کە گوێیان لە مۆسیقایەکە بێ دەزانەوە تیپی مۆسیقای باوازیە بەوەش تیپی مۆسیقای باوازی توانیوێتی خۆی بکاتە زمان حاڵی کوردستان وای کاک ئیبراهیم حەز دەکەم بپرسم بزانبەت و لەکەینەوە لەگەڵ تیپی باوازی تێکەر بووی پێشتر گۆرانی دەبوو لە دەرەی ئەو تیپەیان لەگەر تیپەکەی ئەتوو هاوکاری کرای و ئیشت کرد و دەستت بە گۆرانی تێکرد پێشەچی بە گەرێک بەخێر بێکاک زای سەردانت کردین هەربژیت ئەمن لە ساڵانی 1970 پەیوەندیم بە تیپی مۆسیقای باوازی کرد لەسەر دەستی دوو هونەرمەندی بەڕێز مامۆستا زاهید محەممەد و مامۆستا سەردار ئەحمەد لەگەر مامۆستا وریا ئەحمەد دەستم بە کاری هوەری کرد لەگەرەوان دەستم کرد بەکەم بەکاری هوەری دوو گۆرانیم تۆمار کرد لە ئیزاعە تەلەڤیزیۆنی کەرکووچیە ئەویش گۆرانی پەروانە و زاوە لە بوچێمەدا زاوە لە حتممەوە باسی تاریخەکی جوانی باوەجی کۆیە دەکەین کە هەمومان شانازی پێوە دەکەین. ئێستا ئێوە وەکو هونەرمەندانی تیپی باوەجی کۆیە پلانتان چیە لە بۆ ئەوەی ئەو ڕێچکەیەی بەرنەدەن و بەردەوام بن هەروە ئەوەتان چی ینی پەیامێکتان هەیە بۆ ڕۆژگاری ئەمڕۆمە؟ ئەمن ئەگەر بە کورتی بڵێم ڕەنگە دوو پەیاممان هەبێ. پەیامێکی هونەریان ئەوەیە کە دوژمن هەر کاتێک بێ وڵاتێک داگیر بکە پێشەمو شتێک دەوێت کللتورەکەی بتەپێنێ بەداخەوە ئەوە خەریکە لە ئێستادا ئەو کللتوری ئێمە خەریکە دوژمن دەتوانێت سەیتەرەکە بەڵام تیپی باواجی کۆی و زۆر هونەرمەندانی تری کوردستانی شان بەشانی پێشمەرگا سەنگەرە هونەرەکەیان گرتووە و ئێمە دەمانێت ئەو سەنگەرە بە قایمی بهێڵین و نەهێڵین کللتوری بێگانە بێتە ناو کللتوری هونەری کوردی و هونەری کوردی بە ڕەسەنی بهێڵینەوە. پەیامێکی ترمان ئەوەیە کە دەزانین ئەوڕۆباری دۆخی کوردستان هەمومان دەزانین بار و دۆخێکی ناهەموار و ناخۆش و تێک ئاڵۆزە ئەوەی ئێمە دەمانەوێت وەکو هونەرمەندان وەکو هونەرمەندانی بە تایبەتی کۆیە دەمانەوێت داوای ئەوە دەکەین کە کوردستان خەڵکی کوردستان یەک پارچەی بپارێزن هەموو هێزە سیاسیەکان بتوانن یەک بگرن یەک پەیاممان هەبێ یەک ئاواتمان هەبێت چونکە ئێمە یەک چارەنووس چاوەڕێمان دەکات.
الله لێبی مامۆستا ئارەزوو چۆنی باشی بە قوربان چاکی ئەحوال چۆنە مامۆستا بەخۆ دەزانی شاری کۆیە بەناوبانگە بە شاعیران بە هونەرمەندان بە نووسەران بەو شتە جوانانەی کە ژیان خۆش دەکەن باشە لەو شارە نازداری و ئەو هەموو پیاوە گەورە و نازداری لێ هاتە دنیاە مەحەدەکەیە مەحەد دەرەقەتی وان دێ یان ئەرچی مەحەد چیە لە بۆ ئەوەی کۆیە جوانتر بیتن خۆی بەڕاستی گەورەترین ئەرک و لەوانەیە زەڕورترین شت کە لە پەیمانگای هەیە لە شاری کۆی هەبیرانە پەیمانگای هونەرە جوانەکان بی و لە داهاتوو جدا کۆلیژی هونەرە جوانەکان لەبەرەوەی کۆی هەروە خۆتان دەزانن باگراوندەچی توور و درێژی لە مەسلەی هونەر هەیە لە هەموو بەشەکانی لە مۆسیقا گۆرانی و هەروەها شێوەکاری و شانۆ بە پێی ئەوەی کە پەیمانگای هونەرە جوانەکان لە ساڵی 2002 دامەزرا ئێستا لە ئێستادا نزیکەی 500 دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکان لە هەر سێوەشەکانی شێوەکاری شانۆ موزیک هەیە بەڕاستی ئەو بە ئەکادیمیکردنی با بڵێن هونەر و لە ناو ئەوانیشدا هونەری کوردی کارێکە کە ئەرچی پەیمانگای هونەرە جوانەکانە لە کۆیە با بڵێن ئەو پێگە گرنگەی وەرگرتیا و جیالەوەش لە دەرچوانی پەیمانگای هونەرە جوانەکان ئێمە چەندان خوێندکار یاخود فێرخوازی خۆمان ناردۆتەوە کۆلیژی هونەرە جوانەکان مامۆستایەکانمان جارێکی تر پلەیەکی تر بەسەر کەوتونەوە و لە داهاتوشدا پێمان وایە بڕیار وایە بیان خەینە ماستەر و ڕێگایان پێ بدەین کە زیاتر بەرەو پێشەوە بچن. پەیمانگای هونەرە جوانەکان ئەو ڕۆڵە گرنگە دەبینێتن کە چەندان کادری پێشکەوتووی پێگەیاندووە لە مەسەلەی هونەر و یەک لەو پەیمانگانەیە کە بەڕاستی فێرخوازەکانی لە ناو کۆلێژەکان دەناسرێنەوە. فێرخوازەکانی بەوە ناسراون کە هەمیشە یەکەم و دووەمەکانی سەر کۆلێژەکانن. دڵی بردم بە ناز و عیشوە دیسان شۆخی عەیارێ فریبیدام بە سەحری چاوی خۆی مەحبوبی سەحارێ لە هیجرانە تەقم کرد ئەی ڕەفیقان کوا مەدەدکار کاکە دکتۆر زەمان بەخۆ دەزانی کۆیە شارێکی زۆر کۆنا تاریخەکی هەیە حەز دەکەم ئەگە بە پوختی و بە کوردی بیتن بە کورتی بیتن باسەکی مێژووی کۆیەمان لۆ بکەین. زۆر بەخێر بێن. زۆر سپاس. کۆیە شارێکی دێرینی کوردستانە لەو شارانەیە کە مێژوەکەی بۆ نزیکەی 2500 سال پێش زاین دەگەڕێتەوە. سەرەتا لە شوێنێک بۆ کە پێی دەرێن ئەسچی کۆ دواتر هاتن ناوچەیەک پێی دەرێن کاو لە کۆ لە قەیسەریان شوێنی ئێستای سێمین شوێنە کە پێی دەوترێت فیتنە کۆی. بەڵێ لە ڕاستیدا کۆیە لە ڕووی مێژوویەوە بە هەموو قۆناغا سەردەمە مێژوویەکان تێپەڕیەوە لە سەردەمی ئاشووریەکان و دایی سەردەمی میدیا و سەردەمی گوتیەکان و دوایی هاتنی مسلمانەکان و سەردەمی عوسمانەکان تێپەڕیەوە کەواتە کۆیە گرنگی تایبەتی هەبووە. گرنجەکەشی لەوە بە دیار دەکەوێت کە ئەو ناوچەیە ناوچەیەکی ڕێگەی کاروانی بازرگانی بووە لە کۆیەوە ناوەندێک بووە قەیسەری تێدا بووە ژمارەیەکی زۆر خوێندەوار و ڕۆشنبیر و زانا و وەکو زاناکانی شاعیرەکانی وەکو ثانی منفی حاجی قادی کۆیی ئەختەر مەلای گەورە عونی ڕۆستەم حەوێزی زۆری تریش ئەوانە عاسی سامی عەوداڵ ئەوانە لە خۆڕا و لە سەچی سەرپەیانە نییە و کەسایەتێک گەورە شاعیران لە کۆیە پەیدا بوونە بەڵکو ئەوە لەبەرەوە بە کۆیە شارێکی ئابووری گرنگ بووە شارێکی بایەخدەر بووە زۆر ئەدەبدۆست و زانستپەروەر بووینە. کۆیە لە کۆنەوە کۆمەڵێک کەمایەتی ئاینی وەکو جوولەکە و مەسیحی لێ بووە. مەربەنە قەدیشە کە دێرێکی مەسیحیە لای وان پیرۆزە لای دیانەکان لای مسلمانەکانش پیرۆزە و سەردانی دەکەن ئەمە پێی دەرێن شێخ محەممەدی دێرێ مزگەوتی لە کۆیە لە کەمزێ هەیە ئەوە ڕوودا لە کۆیە مزگەوتی گەرموک لەگەر کەنیسەکان دیواریان پێکەوت ئەوە نیشانەی ئەوەیە کە کۆیە بڕوای بە ئەوە هەبووە پێکەوە ژیان بڕای بەوە هەبووە کە ڕای بەرامبەر هەبی
و بڕوای بۆ هەبووە کە پێویستە مرۆڤ ڕێز لە بەرامبەرەکەی بگری دەستوانی پارێزگاری لە ڕێز بۆچوونی خۆی بکات. ئێستا ئێمە لەسەر گڵکۆی پیرۆزی دڵداری شاعیرین ئەو دڵدارەی شعری ئەیڕەقیبی نووسی و بووە مارشی نیشتیمانی لەسەر تاپای کوردستان بۆ ئەوەی باسی دڵداری شاعیر بکەین ئێستا لەگەر برای بەڕێزم کەسایەتی ناسراوی شاری کۆیە کاک ڕەهبەری سەید ئیبراهیم دانیشتینە و باسی ئەو مەسەلانە دەکەین. دەزانی کۆیە تاریخەکی دوور و درێژی هەیە لە ئەدەب و لە هونەر و لەو پیاوە گەورە و نازدارانەی لە کۆیە ژیانە و قوربانیاندایە لە بۆ ئەو کوردستانی یەک لەوانە ئێستامە لەسەر گڵکۆی دڵداری شاعیرین. حەز دەکەم باسی چۆن ئەتوو وەکو خەڵکی کۆیە باسی دڵدارمان و دەکەی. بێگومان دڵدار لە خێرزانێکی ناوداری کوردستانە ئەو بە بەرەبابیمان پێیان دەگوترێ خادمە سوجادا. بێگومان عائلەکی زۆر ڕەوشەمبیر بووین زۆر خوێندەوار بووین مەسەلەن لەو سەردەما ڕۆژی لەدایکبوونی دڵداری دیارە لە 20 شوباتی ساڵی 1970 لەدایک بووە. بێگومان دڵدار جوانە مەرگ بوو چونکە هەموو 30 ساڵ ژیاوە جگەلەوەی حقوقی تەواو کردووە مەسەلەن سکرتێری حیزبی هیوا بووە لە دارکەران بووە. ئەی ڕەقیبیشی لە شاری کەرکووک داناوە چیرۆکی ئەی ڕەقیب کە ئەو کاتی خۆی لە کۆماری کوردستان لە مەهاباد محەممەد تۆفیق وردی ئەو شعرەی بردووە بۆ کۆماری کوردستان مەهاباد لەگەڵ دوو شعری خۆی مەسەلەن ئەی شەهیدان کە شعر و ئاوازی محەممەد تۆفیق وردی بووە ئەی ڕەقیبیش شعری دڵداری نەمر بووە لەوێ بە مەراسیمێک کە ئاڵای کوردستان هەڵکراوە ئەو ئاڵایان هەڵکردووە بە مەراسیمێک لە چوارچرای مەهاباد وایان کردووە ئەوە چیان دروست کردووە و دارەمەیتێک لەگەڵ هەڵکردنی ئاڵای کوردستان و گوتنەوەی سرودی ئەی ڕەقیب پیاوەکی پیری نورانی ڕیشسپی وەکو هەڵساوە سەلامی لە خەڵکەکەی کردووە ئیتر کە ئەو سەلامی کردووە خەڵک دایکی پرمەی گریان لە خۆشیان کە ئاڵای کوردستان هەڵکراوە بۆ دڵداری نەمریان جێراوەتەوە کە ئاڵای کوردستان بە شعری تو هەڵکراوە لەکوێ دەستی کردێ بە گریانە گوتی من ئەوام لێ هات ئەو شعرە ئەوا بێتەوە ئیتر لەو ساوە ئەو شعرە ئەو بووە مارسلیزی کوردایەتی بۆ مارسلیزی نەتەوەی ئیتر هەموو بە هەزاران گەنج و بە هەزاران تێکۆشەر بۆ سرودی ئەی ڕەقیبەوە شەهید بوون و گیانی پاچیان سپاردووە. دێنە سەر هونەرمەندی گەورە خارەتایر خارەتایر خەڵکی کۆیە بووە لە کۆیە ژایە دەنگ و سەدای لە گوێی هەموو کوردستان دەزرێتەوە. حەز دەکەم باسی تایر تۆفیقی بزانم لە شێخانیانیش بووە نیە شێخانی بووە ئەوجا حەز دەکەم بەڵێ. طبعا مامۆستا تایر تۆفیق یەک لەوانە بووە پیاوێکی زۆر بە عیزەتی نەفس بووە لە بنەماڵی شێخانی وەکو خۆت فەرمووت شێخانیەکان بە گوێرەی مێژوو لە غەفوری و حەوێزی لە کۆیە کۆنترن. ئەوەی لە جوانی لە مامۆستا تایر تۆفیقی بووە قەت یەک گۆرانی و سرودی بۆ بەعس نەگوت. ئەوە سیفەتە جوانەکانی ئەوە بووە دەچۆ مەجلیسان دائیمەن ئەوە نەبوو لەسەر حسابی خەڵک بژی پارەی خۆی سەرف دەکرد و دەشی جێڕنەوە کە گۆرانی گوت و بە سەفتە و شەدە پارەیان فرەداوە پێی لێناوە یەک پێینەوە هیچی نەگوتووە. ئەوەش لە داخی ئەوە دوای ئەوەکانی شعری یەکجار جوانیشی هەڵبژاردووە مەسەلەن شعری حەزرەتی حاجی قادری کوی هەڵبژاردووە ئینالی حەزرەتی نالی زیاتری عوسمان عەونی نەمر کە شاعیرێکی دیار بووە شعری باشی هەڵبژاردووە بۆ مەقامات و بۆ ئەوەی شعری بەختیار زێوەری داری سەر ئەوانەی هەڵبژاردووە
شاعیرێک بووە چۆکی هونەرمەندێکی گەورە بووە ساڵانە ئەو ڕۆژێک کە کۆچی دوایی کردووە کردیتانە ڕۆژی هونەر ساڵانە لە کۆی فستیڤال یادی دەکەنەوە فستیڤالی بۆ دەکەن بەڵام حەز دەکەم کاک ڕاهبەر کە وەکو کەسایەتێکی دیاری هەموو کوردستان خەڵکی کۆیە پیاوەشی جوان بزانم ئەو ڕۆژگاری ئەو ڕۆمە تێکەوتینە جەنابەت پەیامت چییە بۆ خەڵکی من ئەوەی دەمەوێ ئێستا یەک ریزی میلەتەکەم تەبایی میلەتەکەم ئەوەش خەونی حەزرەتی حاجیکە قادری کوی و حەزرەتی خانیە کە داوای تەبایی ریزەکانی گەل دەکەن ئێمە لە شەڕی چاڵدێرانەوە تاکو ئێستا هەر بە ناتەبایی و بە یەک ریزی نیشتیمانی زۆر زۆر بە پێویست دەزانم و جگە لەوەش بەڕاستی قەیرانێکمان توش بە چارەسەرکردنی ئەم قەیرانە پێویستی بە ئەوەیە هەمومان شانی بدەینە بەرێ و لەبارەی ڕیفراندۆم و سربەخۆی کوردستان پێویستە هەمومان شانمان بدەینە بەرێ خەونی حەزرەتی حاجی قادری و خانی بێهینەتی و ئاڵای کوردستان بشەچێتەوە کوردستان هەمومان بە تەبایی بە خۆشەویستی بە تەبایی هەر لە بە خاتری شعرە جوانەکانی حەزرەتی حاجی قادری کۆی لەبەر خاتری شعرە نەتەوایەتەکان و ڕابەری یەکەمی کوردایەتی حەزرەتی خانی ئەوە ئاڵای کوردستان و دەوڵەتی کوردی بێتە دی ئەوەش مەحال نییە ئینشاڵڵا بێتە دی. بهر اللجناي أخاي قلنا مردا زينو بهرو سيران خوشي گشتی پیروزی آی گردن زدن تا ڕێک نەکەون قەبیلی ئەکراد هەروە دەبنە خەرابە ئاباد ئەنواعی میلەل لە گەورە تا چووک خەملی و مەمالیکی وەکوو بووک یەک بەرگن و یەک زوبان و یەک ڕەنگ بێغەیبەت و عەیب و عار و بێدەنگ. حاجی قادرێکە لە شاعرە پێشکەوتخوازەکانی میلەتی کورد بە تایبەتی لە سەدەی 19 وەکو دەنگێکی جیاواز بەدەردەکەوێت لە ناو شاعران و بیری پێشکەوتخوازی لە ناو شعرەکانیدا دەبیندرێت. ئەگەر باسی حاجی قادر بکەین دەتوانین لە دوو لایەنەوە زەخر لەسەر ئەوەی دەکاتەوە حاجی قادر زۆر گرنگی بە خوێندەواری دەدا بە بواری ڕۆشنبیری دەدا و لە شعرەکانیدا ئەوەی بەدەردەکەوێ و هەروەها زەخر لەسەر ئەوە دەکاتەوە دنەی خەڵک دەدا کە بە زمانی شیرنی کوردی بنووسن وەکو لە شعرەکانی دەڵێ کتێب و دەفتەر و تاریخ و کاغەز بە کوردی گەر بنووسرایە زمانی مەلا میر و پادشامان هەتا مەحشەر دەما ناونیشانی لە چەندان شوێنی تر باسی ڕۆژنامە گۆڤار باسی ئەوە دەکا کە خەڵک با بڵێم ڕووبکاتە زمانی کوردی و گرنگی بە کەلتوری کوردەواری بداتن. لەگەڵ ئەوەشدا دەبینین باسی لایەنێکی تر لەگەڵ قەڵەمیش چەک لەبیر ناکات مەسەرەن باسی چەک دەکا باسی ئەو چەکە پێشکەوتوانە دەکات دەڵێ پێویستە پەیدای بکەن بۆ ئەوەی ئێوە خۆتانی پێقایم بکەن بۆ ئێوە بتوانن بناغەی دەوڵەت دروستکەن بۆی بتوانن کە وڵاتەکەتان پێشکەوتو بێت بۆیە دەڵێ جۆشێک بدەن وەکو هەنگ تەکبیر بکەن بە بێدەنگ ئەسبابی شەڕ پەیداکەن تۆپ و تفەنگ و هاون ینی ئەو چەکانەی ئەو کاتی دەهێنێت. بۆیە هەمیشە حاجی قادر گرنگی بۆ بوارەدا وەروە سەیری شعرەکانی بکەی ئەو کاتی باسی ئەوە دەکا پارچە پارچە نەبن یەک دەنگ بن یەک ڕنگ بن یەکگرتوو بن وەک میلەتانی جیهان خاوەنکیانی خۆتان بێ خاوەن دەوڵەتی خۆتان هەبێ لە ژێرێک ئاڵا کۆ ببنەوە. ئەمانە هەموو حاجی قادری کۆی ئەو باسی ئەو دەردوو ئەو نەخۆشیانەی کردووە. دەبەن حاجی قادر بە قوربەسەری و دەردەسەری ژیانی بەسەر بۆ چونکە لە تەمەنی 7 ساڵی بۆ باوکی مردووە لە تەمەنی 9 ساڵیش بووە دایکی مردوواتە بە هەتیوی گەورە بۆ بەڵام خۆی پەروەردە کردووە لە ئێران خوێندوێتی لە ئەستەمبۆڵ خوێندوێتی بۆ خۆی گەڕاوە لە شار و لە دێیەکان لە هەر شوێنێک بە فەقیری و هەژاری بەڵام
لە ڕووی علم و زانستەوە خۆی دەوڵەمەند کردووە توانیوێتی کە کەسێکی ڕۆشنبیری لێ پەیدا بێت وهروە و بازی ئەو فکرانەی خۆشی داوە چونکە لە کۆیە جێ نەبووتەوە ڕوبەڕووی بوونەتەوە ئەو ئەفکارانی ئەو هەی بۆ بەرامبەر بە نەتەوە بەرامبەر بە با بڵێن پێشکەوتن خوازی خەڵک ڕەنگە بەدوای هەندێک شتی پرۆپوچی ئەو کاتی کەوتو ئەو قەنەعەتی بۆنەوە بۆیە دەربەدەر بۆەوە بەبێژن و ماڵ و منداڵیش لە ئەستەمبول کۆچی دوایی کردووە بازی ئەو فکرەی داوە لە ژیانی خۆیدا. كمادي نبل كار داي بخير تمام كار داي بخير واستاذ جعفر وصل شلون احوالك ماشي كاكا او كل برونا لكيني ولا كويا فايدابو او ها خلق مراختي والله او كل برونا 50 صار نبي هي لكويا مريض كل برون يسا واحد يقوي بس كولمو يسا دوارش بيا ايرانيا بس كولكا برده طبيعيه بتعملوا خوش لنا او خوش أو كيدك أصنع وشوينيا. أو تامين هذا. نعم والله. سنة وقتان هي. والله سنة مانية، قيمة مانية، سادة مانية، كنتي مانية. بيركش مانية، فنيرش مانية. سبينان هي وراني بس سبينان. والله بس باقي وراني كم هو. سبينان أقول هيك. سبينان نايكن بس وعندي كذي كانوا. عندي كذي كانوا. خلق حزليه وني دبن. بارك. كويا بنا بانجا بكليرة بروني كويا بنا منشورة. سافرتني إن شاء الله. تعال ما تقام. تعال ما تقام. کاک ئاکۆ محەممەد بەخۆ دەزانی شاری کۆیە شاری کوردایەتی بووە لە دێر زەمانەوە ئەو هەموو سەرکردەوە هەموو گەنجە قارەمانانە لە شاری کۆیە دروست بووینە و بەشداری شۆڕشی کوردیان کردیان حەز دەکەم وەکو مێژوەشیش بتن بە پوختی باسەشی ئەو مەسەلمان لۆ بکەیت. زۆر سپاس زۆر بەخێر بێن دیارە کوێ شارێکی مێژوویە شارێکی دێرینە لە دێرین زمانەوە ڕۆڵ و پێگە و مەکانەتی تایبەتی خۆی هەبووە لە زۆر ڕووەوە ئەگەر باس لە کوردایەتی بکرێت کۆیە پێشەنگە ئەگە بڕیار بێ هەولێر پایتەختی کوردستان بێت سلێمانی پایتەختی ڕۆشنبیری بێت هەڵەبجە پایتەختی ئاشتی بێت دووەک پایتەختی گشت و گوزار بێت غەدرە کۆیە پایتەختی کوردایەتی نەبێت جوان دەست خۆش بەڵێ ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو کۆیە نەک لە شۆڕشەکانی ناوخۆ لە شۆڕشەکانی بەشەکانی تری کوردستانیش بەشداری کردووە بەکراغای حەوێزی یەک بۆ لەوانەی لە کۆماری کوردستان بەشدار بووە کە یەکێک بۆ لە کەسایەتی دیارەکانی ئەم ناوچەیە پێیان دەگۆ ڕێز بەکردوە بەکراغای حەوێزی ئەگەر ئاورێک لە شۆڕشی ئەیلول بدەینەوە تەمەشا دەکەین یەکەم کۆنگرەی ئەم شۆڕشەیان ئەم پارتە لە ماری کۆیان بەستراوە لە ساڵی 1946 لە شاری بەغدا لە ماڵی بەڕێز سعید فەهمی بەستراوە و ئەوانەی کە ئامادەی کۆنگرەکە بووینە یان کۆبوونەوەکە بووینە بەشی زۆریان کۆیی بوو کاکە زیادی کۆیی بووە عەبدولکەریم تۆفیق بووە مستەفا خۆشناو بووە سەمەد محەممەد بووە حەمەد ئەمین مەعروف بووە ئیتر عەلی عەبدوڵڵا بووە ئەمانە هەمویان کەسایەتی کۆیینە لە ساڵی 1950 عومەر دەبابا کە بە کاچکاکان ناوی دەرکردووە یەکێک بۆ لەو سەرکردانی کە بووە بە ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لەو شارە بەڕێز مامزەلال لە ساڵ لە تەمەنی 18 ساڵی کە خەڵکی ئەم شارەیە و زێدی با و باپیرانیتی بۆتە ئەندامی لیژنەی مەرکەزی لە تەمەنی 21 ساڵی بۆتە ئەندامی مەکتەبی سیاسی ئەمانە هەموو زادەی ئەم شارن بەرهەمی ئەم شارن لە مێژوودا دوو سەرۆک کۆماری کورتە بووە هەردووچیان ڕۆڵی ئەم شارن بۆیە بەڕاستی یعنی کۆیە مێژوەکی هەیە دەهێنێت پشتا و پشت شانازی پێوە بکرێنەوە لە دوانەوە لەو وەزای ئێستاکە جەنابەت وەکو ڕۆشنبیرێک وەکو ئاگادارێک لە تاریخی کۆیە و وڵاتی کۆیە و ئەو شوێنانە پەیامەت چییە لە وەزای ئێستا
وڵای بەداخەوە ئەم بارودۆخی ئەمڕۆتی کەوتینە بارودۆخێکی نەخوازراوە ئەگەر سمیلەتی ئێمە زۆر قۆناغی لەمە سەختتر و ناخۆشتری بڕیەوە بەڕێ کردووە بەڵام نەوەیەک پێگەیشتووە لە دوای ڕاپەڕین ناخۆشی نەدیوە کە چاوی کردوێتەوە تەمەشای دنیای دەرەوە دەکا ژیانێکی پڕ لە ڕەفاهەتی و خۆشگوزەرانی و هەرچی وەسائلی ژیانە بۆی دابینکرایە بەهۆی ئەو سۆشیال میدیایەوە ئاگای لە هەموو گۆڕانکاریەکانی جیهانە کە ژیانی خۆی بەراورد دەکا لەگە دنیای دەرەوە کوردەواری گوتنی ئاسمان و ڕێسمانی فەرقا بۆیە قەناعەتی نایە بەڵام ئەمە ئومێد دەکەین ئەم قۆناغەژ وەکو باقی قۆناغەکانی دیکە تێپەڕێنین بەرەو قۆناغێکی کودەرێ خۆشگوزەرانی قۆناغێکی ئاشتەوایی قۆناغێکی تەبایی و برایەتی و یەکگرتووی ناوماڵی کورد هەنگاو بنین ئومێد دەکەین بە لێکتێگەیشتنی هەموو لایەنە سیاسیەکان بە هەماهەنگی و لێکتێگەیشتن لەگەر دەوڵەتی عراقی فیدرال و لەگەر دەوڵەتانی دراوسێ لە داهاتوو نەتەوەی کورد ببێ بە خاوەن دەوڵەت و کیانی سەر بەخۆی کە ساڵەهای ساڵە خەباتی لە پێناو دەکەین شەهیدی لە پێناو دەدەین بە هەزاران گەنج و ڕۆڵەی قارەمان و جوانی نازداری ئەم میلەتە لە پێناو مافی چاری خۆنووسین ژیانی خۆی کردوتە قوربانی بەڵام مافی چاری خۆنووسینیش ئەگەرچی داوا و خواستی هەموو تاچێکی کووردا بەڵام پێویستی بە پلانی ورد و بە بەرنامە بۆدانان هەیە ئومێد دەکەین لە داهاتوو ئەم بەرنامە و پلانانە وەکو خۆی جێبەجێبیت و گەلی کورد بۆ مافەڕەوایی خۆی بگاتن. مامۆستا باشی قوربان دەم باشی حواڵ چۆنە من زاهیر عەبدوڵامە لە هەولێرەوە هاتووم باشی عەزیزم قوربان دەم هەرگیز سەلامەت یا خۆ بژێ هاتم حەزم لێ بێم سەرێک لێدەم ماتان لە چێیە قوربان ئەتو جێب دەبرای خۆ دەمە قەدیم جارێک هاتیمە مارتان هەر لەوێنە باشە بە قوربان ئەوە دێ باشە بە قوربان ئەوە دێن جانەکەم دێت کاتەچ خۆش کاتەش خۆش جان یاڵا مامۆستا باشم دیتەوە ها ئەحواڵت چاچی باشە بەخۆڵان سەلامەت فرمانم دارکوونە قوربان سەلامەت دەسی چواری سارێ دەبین دەڕێ هەندێک باسی خارەسیەوەی دەکەین دوایش سەردانەشی مەزارەکەی دەکەین فەرمو قوربان مامۆستا سەفین ئەو پیاوە جوانە خارەسیەوە طبعا مامۆستای هەبوو حتمما فێرە مەقامات و فێرە ئەو مامۆستایە نازدارانە چێ بوونەکە خارەسیەوە ئیستفادەی لێکردین بۆ ئەو هونەرمەندە گەورەیە یەکەم کەس کە خاڵەسیەوە ئیستیفادەی لێکرد بێ کە زۆر برادری بووە نەشئەتی ڕەشیداغا حەوێزی هەبووە کە زۆر دۆزبووینە لەگەڵی گۆرانی بێژەکی زۆر بەناوبانگ بۆ لە کۆیە و ساڵێکیش لە لای حەنە تۆمە کە بە حەنی لە خڕە بەناوبانگ بووە حەنی لە خڕەش شاگردی تەڵەبەی مەڕبێن بووە مەڕبێن یەک لە ئوستادەکانی بناغەی گۆرانی و مۆسیقای کوردی بووە لە شاری کۆیە خاڵە سێوە کە لە لای کە یوسفێک ناو دەبێ کە برادری بابی بووە کە بابی دەمرێ ئەو لە لایوی کارێ دەکاتن موڕێز بوو لەگەڵ واش چووکە خوێندەوارێکی زۆر باش و پتەوی هەبووە ئەوەی کردە نووسری بازرگانەکانی کۆیە بووە کاری کردێ لە بۆ ئەو فەلاح و ئەوەکانی کە وەکو بڵێ سەرپەرشتی ئیشەکانیانی کردە سێوە لە ژیانیدا دوای ئەوەی کە حەز لە کچێک دەکات و وارەی کە لە بۆ نابێتن بە قسمەتی نابێتن وارێ شوو دەکا و دوای ساڵێک بە نەخۆشی سیل دەمرێتن
زۆر تەسیر لە خاڵە سێوەی دەکاتن. بەخۆ دەزانی لە شاری کۆێ دوو بنەماڵە هەیە غەفوری و حەوێزی پرسیارەکەم حەز دەکەم وا دەست پێ بکەم بۆ بنەماڵە بۆ لەوی شەردوو دەستخۆش دیارە لە کۆنەوە کۆی شاری پێکەوە ژیان بووە جگە لە مەسەری ئەو دوو بنەماڵی کە جەنابەت باست کرد جوولەکە و مەسیحیەکانیش لە کۆیە هەبوون بەڵام پرسیارەکە جەنابەت لەسەر دوو بنەماڵەکە بوو ئەو دوو بنەماڵە لە بنەڕەتدا مێژووە باز دەکات کە لە دەرەوەی کۆی لە دەرەوەی ئەو بەشەی کوردستان هاتوون باز لەوە دەکرێت لە کوردستانی ڕۆژهەڵات یان کە پێیان گوتووە کوردستانی ئێران لەوە هاتوون بەرە ئەو ناوچەوە هاتوون ئەوانە لە بنەڕەتدا ئامۆزای یەکتر بوون غەفوریەکان و حەوێزیەکان لە دوو ڕەچەڵەکەوە هاتوون ئامۆزای یەکتر بوون ئەوانەی ئامۆزای تریشیان هەبوو بێ بەڵام ئەو دووە ڕەچەڵەکیان ماوەتەوە لەنا ئەو شارە وردەوردە گەورە بوون ئەوانە لە سەردەمی میرنشینە کوردیەکاندا هەرێکی دەسەڵاتێکی بوو زۆر جاران بەلای بابان یان بەلای ئەردەلان یان بەلای سۆران زیاتر سۆران و بابان بەلای ئەوانە داکەوتون وردەوردە دەسەڵاتیان ئەوە بوو ئەو هەندێک جار کێشە و ئاژاوی بچوک بچوکیان تێدا هەبوو باشە کاکە دکتۆر شتەشیدی ئەمن ئەوەندەی بیستی بووم لە مەراستیم و لە جێژن شتوالە فەرقیان هەیە حەوێزی لەگە غەفوری هەندێک شتیان هەیە لە یەکدری ناسیتن ئەوان چۆن نەگەلەوەمان باس بکەین دەستخۆش دیارە دابنەریتی ئەو دوو بنەماڵەیە تا ڕادەیەک جیاواز بە لە خەڵکەکەی تێ هەری کەشیان ڕووداوێکی مێژووی لە دوایە غەفوریەکان خزمانی ئێمە لە غەفوریەکان ئەوە دەجێڕنەوە دەڵێن لە کاتی خۆی لە قەڵای دمدمەوە کە هاتوون دابنەریتی خۆیان لە جەژن پاراستووە لەبەرچی لەبەر ئەوەی کە وایان حساب کردووە کە خەڵکە هەژار و نەدارەکەی دەوروبەریان ئەو خواردنیان نییە کە ئەوانە ئەیخۆن کە ماڵە ئاغا و ماڵە با بڵێن خوا پێدا بوون بۆیە چیان کردووە لە جەژنەکان ساوانیان خواردووە هەتا ئەو ڕۆژی لەگەڵ بێ ماڵە غەفوریەکان لە ڕۆژی جەژندا برنج و پڵاو ناخۆن پڵاو ساوار دەخۆن ئەوە تایبەتمەندیەکی خۆیانە بەڵام هەرچی حەوێزیەکانە بە پێچەوانی ئەوان شتێکی تر هەر ئاگر ناکەنەوە ئاگری جەژن ناکەنەوە وەکو لە کوردەواری دەڵێ ئاگرمان پێ ناکەوێت چێژ ناکەن ئەوەش لە ڕووداوەکە باز دەچ دەکرێت حاجی بەکراغی حەوێزی کە باپیرێ ئێمە بووە و کەسێکی ناودار و خواپێدا و بازرگانێکی گەورە بووە کاروانی بازرگانی لە حەلە بوو تا تاران ڕۆیشتووە تا تەبرێز ڕۆیشتووە ئەو کەسە لێرە مزگەوتی گەورەی کۆی دروست کردووە لەگەڵ مزگەوتی گەورە چەند دوکانێکی کردووەتە وەقفی ئەو مزگەوتە کەسێکی خواپێدا و ناودار وە سەفەرێک لە حەز دەگەڕێتەوە لە سەفەری حەجەکە کە دەگەڕێتەوە دیارە بەرەبەری جەژنە ئەو کاتەش چاوەڕێ دەکەن حاجی بەکراغە لە با بڵێن لە حەجەکەی بگەڕێتەوە لەو دیوەخان و کەپر و ساباتی ئەو کە چاوەڕێی هاتنی یان گەڕانەوەی حاجی دەکەن قەدەری خوای گەورەوا دەبێ ئەو ئاوەی بۆ
بۆ چێژلێنان و بۆ میوانداری کاروانەکە دروست دەبێت حاجی لە جیاتی بە زیندوی بێتەوە تەرمەکەی دەگاتەوە بۆیە وا دەڵێن یعنی ئاوەکەوا پێویست دەکات کە تەرمی پیرۆزی پێ بشوان بۆیە دەڵێن مادام وا بێ ئێمە کەسێکی گەورە و گەورەی بنە ماڵەکەمان و ئاغا و باپیرە گەوریان با بڵێن بەو شێوەیە دەفەوتێ بۆیە بڕیار دەدەن دەڵێن چێشت لێنانێن لە جەژن چێشتمان لێ ناکەوێت ڕووداوێشتری شێ هەر پەیوەندی بۆەوەی هەیەگە باسی بکەم ئەمیناغی ئەختەر کە شاعیرێکی ناو بانگە دیوەخان و کۆڕ ئەوەی لێرە مەجلیسیە بووە کوڕی بەکراغەیە ئەمیناغا دەیەوێ ئەو با بڵێن وردە وردە ئەو دابوونەریتە بشکێنێ یەکێک لە جەژنەکان لەو کە پرساباتەی کە لی دەژیان ئاگرێک دروست دەبێت ئایا کەپرەکە بە چرو بووە بە حەسیر بۆ چ بووە کەپرەکەیان دەسووتێ کە دەسووتێ ئەمیناغا دەڵێ وەلەو لەگەڵ دینەکەی ئێمەش ناگونجێ ینی دەبێت باوەڕمان بە قەزا و قەدەرەکە هەبێت بەڵام مادام لێمان ناکەوێت ئێمە چێژ ناکەین هەتا ئەو ڕۆژی لەگەر بێ بنەماڵە حەوێزیەکان زۆربیان چێژ ناکەن بەڵام کە چێژ ناکەن چۆنە لەگەڵ ئەو مەسەرە بۆ نمونە یەکێک لە کچەکانیان یەکێک لە خوشکەکانیان دراوەتە دەرەوەی بنەماڵەی حەوێزی لەگەڵ ئەوان ڕۆژی یەکەم چێژ دەکەن بۆ ڕۆژی دووەمیش تۆڵیان بۆ دەکەن ئەوان میوانداری ئەوان دەکەن بەڵام دیوەخان و چێشت و میوانداریەکەیان هەرۆ مامۆستا ئیسماعیل بەخۆ دەزانی شاری کۆیە شارێکی زۆر کۆن و مێژوویە و بێزگە لە کورد و مسلمان دیانەت کەشی دێ حەز دەکەم باسی ئەو پێکەوە ژیانێکی کە لە کۆیە میتە کولتورێکی جوان دەست خۆش سپاس بۆ بەرنامەکەتان دیارە کۆیە یەک لە سیمایە جوانەکانی ئەم شارە ئەوەیە کە شاری ئاشتی و پێکەوە ژیانە شاری برایەتی نێوان دیانەتەکانە لە کۆندا مسلمان و مەسیحی لای هەمان بەروگدروی جوولەکە بەرجاندرویوە دانیشتنی شەوانە و چایخانەی شەوانە و کۆڕ و کۆڕبەندی شەوانەیان بەیەکەوە بووە لە کۆیە دەبینین کڵێسا و مزگەوت دراوسێ یەکن کڵێسای کۆیە و مزگەوتی گەرموک کەمتر لە 7 مەتر نێوانیانە نە زەنگوڵی ئەمیان دەنجی ئەوان خەفە دەکا و نە ئەڵڵاه و ئەکبەری ئەویشیان دەنجی ئەمان خەفە دەکا ئەوە نمونەیەکی جوانی پێکەوە ژیانە لەم شارەدا ئێمە جگە لەوەش مەزارێکی هاوبەشمان هەیە لەگەڵ مەسیحەکان مەزاری مەڕبێنە قەدیشەکە لای مسلمانەکان بە شێخ محەممەدی دێرە ناسراوە لای کریسیانەکانیش بە مەزاری مەڕبێن قەدیشە ناسراوە لە کۆیە جوولەکە ژایە مەسیحی ژایە وایە ئەدی ئێزدی لێرە قەت ژاینا تاریخ لە زەمەنی زوو هەبووە بە تایبەت ئێستاش بنەماڵەکان عشیرەتی شێخانی کە پێیان دەڵێن شێخانی ئەوانە ئەسلیان بۆ یەزیدی دەگەڕێتەوە بۆ یەزیدی دەگەڕێتەوە جوولەکەش لێرە ژیان تا ساڵی 1940 دوای ئەوەی کە دەوڵەتی فەڵەستین بانگەواز دەکات جوولەکەکان بڕۆن بۆیە کۆز دەکەن بۆیە بەڵام ئێستاش زۆربەی جوولەکەەکانی دەوڵەتی ئیسرائیل بەڵێ پەیوەندیان لەگەڵ ئێرە ماوە هاتوچە ئێرە دەکەن جوولەکەەکانی سەردانی کۆیە دەکەنەوە مامۆستا ئێستا لە کوردستان بارودۆخە کاتە پێشێ هەمومان دەزانین وەزعەکە چۆنە ئێوە وەکو خەڵکی کۆیە وەکو خەڵکی ئەو شارە جوانی پێیانتان لە بۆ خەڵکی چییە ئێمە پێیانمان بۆ خەڵکی کە جاران چەند پێکەوە ژیان و ئاشتەوایی زەڕور بۆ هەبێ ئێستا ئەوەندە زەڕورترە لەبەرەوەی لە بارودۆخێکی سیاسی وادان کە یەک ڕیزی و یەک دەنجی و یەکماڵی و کۆدەنجی و تەبایی بۆ ئێستا لە هەموو زەمانێک زەڕورترد و پێویسترە لەبەرەوەی لەبەردەم ئەگەری چاوەڕوان نەکراودان لە داهاتوودا بۆیە دەبێت ئامادەکاری بۆ بکەی هەمومان بە یەک دەست و بە یەک ڕنگ و بە یەک بیر و باوەڕەوە ڕوبەڕووی ئەگەرەکان ببینەوە. دەزانم گیانە دەزانم گیانە دەزانم خۆشەویستیت تەوقی ئەباتی گردنە خۆشەویستیت سوتانەداجی کردنە بێتۆش سەرداری ڕۆحەکەم ژیان منفا
منفاش تني لمردنا هرتو سردا ريم روحا شتي مني هرتو بستي أمقر ونو ساوي مني سوى وشويت برم سوى خالي بوشريبا وبوراني خانه بوشويبا وبوراني نا 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 ناقما كردستاني سوى الله بەتەواوی ئارامتاندا هەموو ڕحەکانمان یاخۆ دەستان خۆش بی لە کۆی جوان هاوڕێیانی ئارامی ڕۆح ئەو گەنجە جوانانە لەگەر ئەو پیاوە جوانەی بەڕاستی ئارامتاندا هەموو دڵ و جانمان کاکە باهۆز حەز دەکەم باسیی ئەو تیپەی خۆتان هاوڕێیانی ئارامی ڕۆحم بۆ بکەی ئێمە هاوڕێیانی ئارامی ڕۆح ساڵ و نیوەکە بەردەوامی دەستمان بەکار کردووە لە هەش میوزیسیان پێکاتینە لەگەڵ دوو گۆرانی بێش ستافی تەکنیک زۆرن لە کامرەمانە مۆنتێرە زۆرین دوو کۆنسرتمان کردیا ئێستاش بەردەوامین خەرچی کۆنسرت سێمین باش ئامانستان چێ لەو کۆبوون و لەو ئامان زمان پەرەپێدانە بە هونەری کوردی ئیش لەسەر هەر چوار پارچەی کوردستان دەکەین بە هەموو زمانەکانی کوردی بە هەموو لەهجەکانی زمانی کوردی ئیش دەکەین. کاکە وەڵی ئەم دەرەقەت تونایە ئەتۆ هەموو خەڵاتت بیبیتۆ بەتەمامە لە توو بەمەوە وەرە بزانم وەرە سابەت خان هەتا ئێستاکە چەند گەمەتان کردیا چ خەڵاتان هینایەتەوە خاستن بە خۆت و بەتەمای لە ئایندا یعنی چۆن پەرە بەو بەهرەی خۆت دێت سەرەتا بەخێرهاتنتان دەکەم بەخێر بن ئەمە بەشداریمان کردیا لە بتوڵەکان لە گەمە ودیەکان زۆربەی کات نەتیجەمان هەبووە ئەو جارە بەشداریمان کرد لە بتوڵەی کوردستان لە شاری سلێمانی بوو کە لە زۆربەی ئاستەکان نەتیجەمان هینا کە من وەکو یاریزان لە ئاستی پێشکەوتوان توانیم پلەی دووەم بەدەست بێنم کە زۆربەی یانەکان بەشدار بوون توانیم ئەو پلێ بەدەست بێنم ئەویش بە یارمەتی مامۆستا ئارام کە زۆر پێمانەوە ماندووە ئەو پشتگیری خێزانەکەشم زۆر سپاس ئارامیش خۆشبی
سڵاو لە خێزانی گۆشت هەستا تۆ دەبی ئەدی پلانت چەند لەبوو لەمە دووە ئەو بەهرەی خۆت زیاتر پارە پێدەی وڵا هەتاوەکو ما بم ئەمن بەردەوام دەبم بەس حەزەکەین پشگیری مام بکەن و یاری ودیمان لۆ بکەنەوە و زیاتر پەرە بە بتۆڵەکان بدرێت و ئیتر ئەوە بەردەوامێت. بەیادی ساڵانی هەفتاکانی سەدەی ڕابردوو کە پیاوێکی جوان لەم شاری کۆیە قایمقام بووە و فەرمانی بە خەڵکی شاری کۆیە کردیا کە لەم ڕێگایە نەمان بچێنن فەرمونون ئێستا ئەوە دارەکان بەرز بووینەوە و ئەم دەواازەی شاری کۆیان جوانتر کردیا. بەڕێزەکانم بەم شێوەیە کۆتایی بە بەرنامەی کاروانی ئەم جارەمان دێنین کە لە شاری کۆیە ئەنجامماندا تا کاروانێشتر و شارێکی تر و هونەرمەندێکی دیاری ئەم کوردستانە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ.